لەبارەی درێژەکێشانی ئابڵۆقەی بەغدا لەسەر هەرێمی کوردستان چی دەڵێیت؟ بەغدا ئەوەی لەگەڵی هەرێمی کوردستانی دەکات کارێکی زۆر نابەجێ و دروستنیە بەڕاستی غەدر لە کوردستان دەکات. ئێمە وەک کوردیەک کە مەسەلەن فەرق ناکە کوردی باشە ڕۆژهەڵات یا ڕۆژان فەرق ناکە بەڵێ غەدر مادێ دەکا و ئێمەش تەعەدا قبوڵ ناکەین دەبێت جوابی ئەوەی بدەینەوە. بەڕاستی غەدرێکی زۆر گەورەیە کە لە قەومی کورد دەکاتن لەبەرەوەی قەومی کوردیش مافی خۆی هەیە هیوادارین ئەو سزایانە لا بدرێتن لەسەر هەرێمی کوردستان یعنی بەڵکو بڵێن بەگشتی لەسەر خەڵکی کوردستان. بالحقيقة اليوم مسألة المطارات اللي تحكي عليها مطار أربيل وسليمانية هي مغلقة من صار وضع الاستفتاء لحد الآن. أنا كمواطن عربي أعيش في الإقليم هاي المسألة مسببت لي عوق كلش كبير، يعني من أريد أسافر لازم أروح إلى مطار بغداد، لازم أتعذب شوية. بس المطارات نتمنى إحنا نطالب ترجع بأقرب وقت ممكن لأن إحنا محتاجيها حتى يكون إن سهولة السفر كطلاب نحتاجها دائما نسافر.